زینی نیشتیمان پێشانگای شێوەکاری هونەرمەند بەهایدن مێژوویەکمان بەڕنگ بۆ گێڕێتەوە بۆ ماوەی مانگێک لا گەلەری ئێستا نمایش بەردەوامە. هاوکارم دەروون گفتوگۆیەکی دەربارەی هونەری شێوەکاری و بەرەو پێشچوونەکانی هونەری شێوەکاری ساز کردووە. بفەرمونون ببینن. عزیزانی ما سلااوتان لەبێم کاتتان باش بێت. دیارە پێشانگای شێوەکاری زێنی نیشتیمانی هونەرمەند بەهایدن بەردەوامی هەیە و داهاتی ئەم پێشانگایش تایبەت بێت بە منداڵانی نابینا و بۆ کارێکی خێرخوازیە. گفتوگۆکەم لەسەر تەواوی پێشانگاکە بە میوانداری دوو لە مامۆستایانی بەڕێز کاوانیش هەریەک لە مامۆستا ڕەمزی قوتبەدین کە یەکێکە لە هونەرمەندە هەرە دیارە کورد و جیهانیەکان و بەڕێز مامۆستا هەژار محەممەد کە بەڕێزیان مامۆستا لە پەیمانگای نوێ جوانەکان و شێوەکارن. سلااوتان لەبێ و زۆر بەخێر بێت. مامۆستاگیان زۆر خۆشحاڵین لە کورسات مەگەزین لەگەڵمانی. ئەمڕۆ گفتوگۆکەین لەسەر پێشانگای یەکێک لە شێوەکارە هەرە دیارەکان هونەرمەند بەهایدن. پێم خۆشە بزانم کە پێشانگاکە چۆنە بینیت کە هاتیتە ژوورەوە هەستە چۆن بوو؟ من هاتنەوە ژوورم بەڕاستی بەڵێ پێشەنگا شت کراوەتەوە لە کوردستان، بەڵام ئەم جارش بە شێوەیەکی دامەزراندنی شێوەی ئیشەکە قاعەکە ڕەنگەکان یعنی شتێکی زۆر مدێرن و سەرکەوتووە زۆر بەڕاستی یعنی ئومێدێکی زۆر ئومێد بەخش بوو، یعنی ئومێدمانێ بۆ پاشەڕۆژ هەرچەندە کەم و کوڕی زۆرە بەڵام زۆر سەرکەوتوانێ زۆر پێخواش بشە یعنی کەیتە ژۆر ئیشەکانە بینی ئەوەیە گرنگەوەیە گەلەری باش هەڵواسین زۆر گرنگە کە یتە ژووە سەر لێنە شوێن ئەزانلی شۆوە ڕوانیت چۆنش پاشەک ششکەی ئەوە گرنگە زۆر لە ئیشکردە ئیشەکان بیبینی بە شوێکی زۆرە بێت دوور بیت سەریشە گەورەکان بکەی بەڵێ زۆر پێم خۆش بووە ڕاستی شێوە هەڵواسین ئیشەکانیش بەڕاستی کاری هونەری ئەوەیە کێ سەیرەکات چ خەڵکێک سەیری ئەم ئیشاکات بێگومان هەمومان نەزانین ئەوەی کە کلتوری هونەری نەبێت لە بواری ڕانەهاتی بێ تابلو ببینێ بەردەوام بێگومانش تابلەکانش بەو دیدە بینێ کە ئاستەکەی چۆن بێ چۆن وەرێگرێت چۆن لە هەموو بارێکوار باشە کابرا لە بواری سیاسیەوە توانای هەیە شێوەی قسەکردنت شێوەی تووڕەبوونت ئەزانی کەی تووڕەبی کەی نزمەکەی ئەمە هەموو شتی هونەریە شێوەی قسەکردن مەسەڵی بابەت تابلۆش هەروایە هەبێ بە چاوێکی زۆر بە ئارامی و سەری شەکان بکەیت بۆچی ئەو شت کراوە بۆشی سەرەوە کراوە بەڵام هەمان کاتچە لایەنە هونەرەکە زۆر گرنگە تەکتیک بێت تەکنیک بێت ڕنگ بێت ئەمە هەمووی ڕۆڵی سەرەکیە بینی لە ئیشەکانە بۆی بتوانانی چۆن ئەو بابەتە وەرگری چۆن تێگەی لە بابەتە زۆر جاریش تابلۆ ناتوانانی هەموو شتێک بڵێیت چکەمە نووسینەوە نییە ئەمە شانۆگەری نییە ئەمە چاوە چاو پەیوەستە بە ئاستە ڕۆشنبیرەکەی خۆت چەند چاو گرنگە چۆن شتی جوانە بینی ئەوەندە چاوە دەوڵەمەنەوێ ئەتوانی چۆن سەری شەکان بکەیت چاویش کە شتی جوان نەبینێ شتی چاکش نابێنێ وەکو بەلایەوە ڕەتە بێ ئەو ژێ داخە ئیشی زۆر ماوە ئیشی بۆی بکەین ئێستا زۆر خۆشحاڵم کە هاتمە ئەم قاعەیە هەستەکەم هەنگاوی تازانێت ئەبێت زۆر ئێتیمامێکی گەورە بدەین لەم بوارەوە چ مۆسیقا بێت شانۆگەری بێ هونە زۆر گرنگە لە هەموو دنیای وایش ڕاستە بێگومان بچمەلای کاکەژار بزانم ئەو چۆن کارەکانی هونەرمەند بەهایدن ئەبینێت ئایا ئەم کارانی جیاوازتر لەوانی تر ئەبینێت؟ سەرەتاکەیتە ژوور بۆ قاعەکە بۆ بینینی کارەکانی بەهایدن نەستەکەی دەرگایەکی تەبیعی وێتە ژوورەوە بەڵام دواتر دنیا بینی بۆ کارەکان جیاوازتر لەوەی کە هەیە پێت نیشانەدا یعنی لە کارە ڕەش و سپیەکانی و تاوەکو وەگاتە
ئەم کارانەی هەتاوکە کاتە کارە گەورەکانی تا کاتە ئەوە ڕەنکاریەکان باڵێن بەهادین هەکبەیەکی زۆر گەورەیە بۆ جیلی ئێمە باوکو منۆکو جیلی خۆمان قسە بکەم وەکو جیلی گەنج قسە بکەمەوە هاتووەکو باوکێک چۆن ئەگەڕێتەوە دنیایەک دیاری پێ بۆ مناڵەکانی نازانێت کوامی با ینی کوامەیانی باتێ بۆ ئێمە پڕپڕە لە باگراوندی فەنی جگە لە باگراوندە فەنیەکە جگە لە کارە هونەرەکان بەڕاستی هەر ئەوە نیە بەڕانکی یاخود بە کۆمەڵی ڕموزاتی فەنی بێوێت هەدەفەکەی خۆی با بە ئێمەی گەنج هاتووە بە شقڵێکی ئەدەبی ئەو کەسەشی کە زۆر لە ئەدەبەوە نزیکە هاتووە کۆنتاکتێکی زۆر ئەوەی دروست کردووە لە بینی فەن و ئەدەبە ئەوێ بە هەماشکەڵ ئەم خەباتە نیشان با کە من هاتووم شۆڕشێکەکەم بۆ جیری ئێمە یاخود جیری سەروی ئێمە یاخود ئەو کەسی کە باگراوندی فەنی هەیە یاخود ئەدەبی هەیە هاتووە ئەم کۆنتاکتی دروست کردووە بعدین جگە لەمەش کە کۆمەڵێک کاری هوەری کردووە بەڕاستی وەکو سحوفیەک ئەوێ پەیامەکەی بگەێنێت چۆن زۆر بەزەقی ئیشی لەسەر کردووە هاتووە جگە لەوەی کە کۆمەڵێک تێکستی هەیە پێمان پیشانەدا کۆمەڵی ڕسمی ئێستا بۆ من لەم ئیشانە تەماشایکەین هەم فۆرمانی بەکارهێناوە ڕاستەوخۆ بەربی نەرەکەوێ ینی ئەگەر کەسێکی عوامیش بێ باڵێن کەسێکی زۆر ئەوە نەبێ باگراوندێکی فەنی هەبێ کاری بۆ ئەوانیش کردووە بەڕاستی هەدەفی خۆی گەیاندووە بۆ ئەوان ئاینی دنیا بینی بادین ئەوەندە پڕە بەڕاستی نەک ئەوەی بۆ جیری ئێمە گەنجین تەسەوڕەکەم بەشقڵێک کاری کردبێ لە مناڵێکەوە هەتاوەکو پیرێک بە ئاسانی بتوانێت تێبگا ڕاستە مامۆستا ڕەمزی دیارە نزیکەی 27 ساڵە لە دەرەوەی وڵاتی زۆرتریش دەمێکە کەوایە ئەگەر ئەوە بوو بە 32 ساڵ بوو بە 32 ساڵ کەواتەوە 32 ساڵە لە دەرەوەی وڵاتی بێگومان ساڵانی ئێوە کارکردن زەحمەتی زۆری هەبوو چجا ئەوەی کە هەر لە ئەو پێداویستیانی کە ئێوە بۆ کارێکی هوەری بەکارتانە هێنا و دواتر ئەو سانسۆرە زۆری کە لەسەر ئێوە بوو بۆ ئەوەی کە بە ئازادی ئێوە کارێک بکەنەوە بتوانن بیرۆڕای خۆتان دەرببڕن ئێستا لەوانەیە بۆ کاک هەژار و بۆ نەوەی ئێستا ئەمە زۆر جیاوازتر بێ کارکردنی ئەو سا چۆن بوو ئێستا چۆن ئەیبینیتەوە ئایا با بڵێم ئەو تەواوی بابەتانی کە لەو سەردەمانەیە ڕووی ئەیاوە ئەو هەموو سانسۆر و ناخۆشی و هەموو نەهامەتیانی بەسەر ئێوە هات ڕنگدانەوەی لە نێو کارەکانتانە هەبوو بێگومان مەبەست لە کوردستانە بەڵێ لە بێگومان من بێگومان کۆمەڵێ دەرگا هەبوو من بە خۆشحاڵیەوە توانیم کۆمەڵ لەو دەرگانە بە هێدی بێمە دەرەوە بە شێوەیەکی زیرەکان ناگاهی و دوای ئەوە ئەبێ پێش ئەوە بیری لێکیتەوە لەگەڵ خۆتا بزانێ ئایا لەم دەرگاوە کە ئەیتە ژوورەوە ئەتوانین لەو بەرەوە دەرەچی بیرەوەم نەکردەوە یەکسەر چوومە ژوورەوە اینجا ئەو ژوورەوە ئەکەویتە ژیانێکی بەڕاستی ڕووبەڕووبوونەوەی زۆر تەنگ و چەڵەمە و گیر و گرفتە ئەو شتانە بەڵام خۆ دەزانیم کە ئینسان گەنج بێت هەستی پێ ناکە ینی هەموو کەسێک وایە یان ترس وجودی نییە اینجا ئەو نەبوونی ترس وای هێشت کە بتوانم ئیش بەردەوام بکەم بە هەمان کاتشا خەڵکی چاک تێکەڵبوونی خەڵکی چاک دڵسۆز دەوری سەرکیانە بوو بۆ من ینی ڕێگەیەکی ڕووناکەرەوەی زۆر گرنگ بۆ من بۆ ئەو خەڵکانی کە دەوری سەرکیانە بوو لەگەڵ لە ژیانی منە لە مەسەلەی هوەریشە ناتوانین لە خۆتواری ئیش بکەیت و هەمێ پێویستەکە ڕووناکیەک هەبێت کە بتوانیت سەیکەی زۆرزار شت لێ وەرگری هەمەش ئەوانە یعنی تەنها نەبووم من ئیشکردنم فترێکی لە بەغاوم ئیشم کردە دوهاتینە کوردستان لەگەڵ کۆمەڵی خەڵکی هوەرمەندی چاک هەڵس کۆتم کرد ئەوە زۆر پشتێکی بوو من بەتابەتی دوایەوە هاتم بۆ سلێمانی بۆ من لە ساڵانی 76 نابوو بە گەورەترین قوتابخانە لەباری هوەریشەوە لەباری کوردەواریەوە ینی با بڵین چۆن بە کوردەواریڵێ شایدمان ئەو نیە بە ناسینی بڕۆی بۆ ئێمەی کە لە خەڵکی خانەقینین دەزانی مەسەی تعریب و شتانە زۆر تاسیرە بوو بەڵام بە شانسی چاکم بۆ هاتمە سلێمانی تێکەڵاوی خەڵکی چاک و خانەوە و خێزان ئەمەە بەڕاستی بۆ من وەکو قوتابخانەیەکی سەرەتایی بۆ من بناغەیەکی چاک دروست کرا دوای ئەوە وازم لایەنە هوەرەکەش نێنا چونکە لە ئەبێت لە بە هەردووشی ناتوانیت تەنها ئیشی هوەری بکەی بڵێەوە ئەبێ شتێک هەبێت کارەکانی تۆ بڵێ بۆ ئێستا کاریگەریان هەبوو مانەوە
بێگومان ماونەتەوە بەڵێ، بەڵێ. بزانم کاریگەریەکان چی بوو بۆ من بەڵێ بۆنەوەی ئێستاش بۆ ئەو نەوانی کێسەوەکو کاک هەژار بۆ نمونە گەنجن و کاری هونەریەکەن ئەزین تۆ ناتوانانی ئیشی باسی هوەر بکەی بیان بڕی بە شتێکترەوە هەوەکو لە بواری شۆڕشەوە یعنی شۆڕش کە ئەو خەڵکە دوور سۆزانی کە شەید کرانەوە ئەمەنە گەورەترین قوتابخانە بوو ئێمەش یعنی ئەگەر خەڵکتا خەڵکیش لایەنە سیاسەکان با بڵی نەبەستراوی بەلایەنێکی ترەوە بتێنێتەوێ هەر ئەبێتە مەرجعەتێک بۆ تۆ ئەو شتانە نەبێت لەباری ناتوانانی هەنگاودانی ناتوانانی قسە بکەیت ئەمە دەوری سەرکیان لەباری هوەریش دیارە مامۆستا بە لێرە ببوورە بە شتێک ئیزافە بکەم بۆ سەر قسەکانی تۆ دیارە لێرە هونەرمەند بەهایدن بەشێک لە خەمەکانی کوردی لە کارەکانی دەنگیاوەتەوە ڕەنگیاوەتەوە و تۆش لە ساڵی 1970 تاگەر هەڵە نەبم لە دوای کیمەبارانی هەڵەبجەوە بە ڕێگەی پۆستکارت کیمەبارانی هەڵەبجەت دیارە کارەکانی پێشش زۆن بەڵام یەکێک لەو کارانەی کە تۆی سوودە بە جیهان بناسرێت یەکێک لە خەمەکانی کووردە بەڵام لە ڕێگەی پۆستکارت و لە ڕێگەی کاری هونەریەوە بەبەستەکەی من پرسیارەکەم بڵێ من هەند پێشەوە کاتی خۆی لە شارباژێر بووم لە دۆڵی جافایەتی بووم ئیشی زۆر مەکرد تەختیت زۆر مەکردەوە دوای ئەوە بەرەبرە کاتمە دەرەوە بە شێوەیەکی ڕسمی لە زیندان بڕبووم لە هەشتاوسێەوە ناڕاستی کۆتایی هەشتاوسێەوەی هاتمە دەرەوە لە چاپخانە دامەزرام لێو فترەیە زۆر ئیشم کرد ئیشی مرەکەبی چینی و لەسەر کیمیایی زۆرم کردووە زەیتیم کردەوە دوایەوە ڕۆشتم بۆ سەقز دوای بەداخەوە ساڵی پێشنەوەت ڕۆیشتم بۆ ساقز دوایی ئەوە فرسەت بوو کە ئیشی گەورە گەورەکم سەر کیمێبارانی هەڵەبجە ئەو شانم هەموو برد بۆ پاریس ماوە دوای هێنامەوە بۆ ئێرە ئەو یا ڕێزی تابەتیم هەیە بۆ هێرۆخان کە پشگێکی زۆر گەورە لە شاخ شەروا بوو پشگیری زۆر هونەریە کرد زۆر خوشحاڵ بووم ینی ئاسان نەبوو هەموو کەسێک ئیتر ئەوە دەوری سەرکی بوو من ئیشێکی زۆر گەورەم کرده بوو لەسەر هەڵەبجە یەک ئیشی لەسەر دۆڵی جافایەتی کیمێبارانی جافاتی کرا بەڕاجمی کرا ئەو ئیش لەسەر ژنێکە بە سرکەیەکەوە وەزەم ئیشەکەی ستا لە هێرەوخانە کە هێنام پێشنگام کردەوە هات ئەو ئیشەی کڕی زۆر خۆشحاڵ بووم کە ئەم تابلۆیە گەڕایە بوو نیشتمان ئێستا لە شوێنێکی زۆر تایبەتێ بەدە ئیوەدارم جێی خۆی گرتی بێ بێگومان بە پشمەلای کاک هەژار دیارە کاک هەژار و مامۆستا کۆمەڵێک چیرۆکی گێڕایەوە و کۆمەڵێک لەو نەهامەتیانی و سەرگەلی کووردا هاتوون لە کارەکانی ئەو هونەرمەند بەهایدنی شابین ڕنگدانەوە هەیە دیارە بۆنەوەی ئێستا بەشێک لەو نەهامەتیانەی ترەویش جەنگی داعش و هاتنی کۆرۆنا و کۆمەڵێک بابەتی ترن ئەمانش تا چەند کاریگەریان لەسەر کارەکانی تۆ بۆ کوونەوەی ئێستا دیارە لەوانە گەر بگەڕێمەوە بۆ کیمێبارانی هەڵەبجە و کۆڕەوەکە و زۆر بابەتی تر ئەوانە نەوەی ئێستا زۆر بە بیریان نێت وەنێ مامۆستا ڕاستە ئێمە تەنهاوەکو چیرۆشێک بیستمانە یاخود ئەگەر بنۆک و هەژار قسە بکەم من با بڵێن کارەکانی من بەگشتی لەسەر ئەوەیە لەسەر ئەنفالە لەسەر ئەو دایکانەیە کە گەڕاونەتەوە هێشتا ئینتیزاریەوەکەن هەدەفم لێرە لە قسەکەم ئەوە بوو هێشتا و تەسیراتە لەسەر ئێمە ماوە هێشتا و نزیکێمانەیە بە تایبەتی فەنان یاخود ئەو کەسەی کە ئەدیب حیسی زیاتر لە کەسێکی ئێتیادی ئەگەر تەمەنی زۆر هەڵکشاویش نەبێ باشتر بەری ئەکەوێ زووتر وەری ئەگرێ با بڵێن ڕاستە ئەو زەمەنەش یاخود با بڵێن لە قاڵبە هونەرەکە جیلی مامۆستا ئەوان قوتابخانەی گەورە بوون بۆ ئێمە یعنی ئەکرێ مقارنەیەکەین بۆی ئەمان مەرسەمێکی زۆر گەورە بوون ئەمان کۆمەڵک کتێبخانی گەورە کتێب بوون لە کتێبخانێکی گەورەیە بۆ ئێمە بەڕاستی تر لە مامۆستاوە بگرێت تاوەکو کۆتایی فەنانە باشە کوردەکان حتمما تەسیراتیان هەیە لەسەر ئێمە بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرنگە لێرەیە ئەمان جودی خۆیان واندووە ئیشی خۆیان کردووە ئێمە چۆن لەسەر و ئەمانەوە ئیشاکەین ینی چۆن من خزمەت بۆ بکەم سبینێ باگراوندی مامۆستا ڕەمزی خراپ نەبێ من چۆن لەسەر باگراوندی مامۆستا ڕەمزیەوە بۆ کورد ئیش بکەم باشە زەمانێک ئەم کاری کردو بۆ نمونە لەسەر ئەوە لەسەر کیمیاباران کارێکی ئەوەی کردووە ئەی چۆن من لەسەر شەنگار دووبارە وەکو هەژار ئیش بکەم کە ئەمە تازەیە بۆ من ئەم بەرکەوتنەم کارە ساتە بۆ من تازەیە بێگومان ڕاستە مامۆستا زۆر کاتەیە ئەو خەمانی کە هەن بۆ هەر میلەتێک بێگومان کاریگەری بەجێ هێڵن بەڵام هونەرمەندان زۆر خێراتر کاریگەریەکان لەسەر دروستە بێت و لە ڕێی هونەرەکانەوە دەری ئەبڕن لە لای هونەرمەند بەهایدنیش هەمیشاڵێن ڕەنگی ڕەش و سپی کاردانەوەی تەواوی لەسەر کارەکانی هەیە ئەمە مەرجە بۆ ئەوەی کە کارە هونەریەکان بۆ نەبتوانێت تعبیر بەو شێوەیە بکات ڕەنگە بەڵێ
بەگشتی ڕەنگی ڕەش یان ناتوان بڵێ ڕەنگی ڕەش سمبۆلی خەم و شتا بێت ئێستا لەین دیزین لەباری دیزینەوە خەڵک ڕەش لە بەرەکات کراسیەوە یان مانای نییەوە خەمبارە بەڵام لە بواری ئیشکردنا شێوەی ئیشکردن لە شوێنێک بەکارێنی ڕەشەکە دەوری هی نەبینێ با بڵێن شۆنی وەکو سێبەرکی زۆر بڵین سیا ینی لە سپێ و جیا کاتەوە ڕەقی پتەوی ئەو شوێنە زۆر زە دەوری خەمە بینێ بەڵام هەمان کاتشا دانانی ڕەش بۆی جستەی ئەو فۆرمت دەرکەوێ با بڵین بۆی ون نەبێ ئەجاایە بە تەنها نەبێ هەر ڕەش بێ ڕەنگە بە ڕێنکی قاوایی تۆق بێ لە تەنیشتە ڕەنکی کاڵدانەی هەست پێەکەی وەکو ڕەش و سپی ئەمە بەو شێوێ اینجا ئەکوێتە سەر هونەرمەند تاخیرن هونەرمەند مثلا لەو ئیشانەی بەرامبەر ئیشی ئاوی کردووە ئیشەکان ڕەشە بەڵام شێوەی زۆر ڕەشی تایە ڕەشی کاڵ ڕەشی تۆقی تایە بەرەبەر بێتە ڕەش ئەوە توانی یاری پێ بکەیت هەمان کاتشە ڕەش هەمووی دیارە لە وێنەکانی پشتی تۆشەوە کۆمەڵێک ڕەنگی زۆر تایبەت هەن بەڵام بەسەن لێرەش ڕەشی تایە بەڵام ڕەش نییە زیاتر ڕەنگی پەمەی زۆر بۆ بەنزت منەوە ڕەش کەم بەکاردێم لە ڕەنگە چکە گرنگە ڕەشەکە کە دانی ناتوانین پاشا گزە بیت وەک چۆن تۆ قسەی بکەیت داوای لەور نەکەی ئەبێ بیری لەکەیت و پێشەوە قسەکە بکەیت جاجار هەڵاکەی ئەکەویتە ناوچەوە بەڵام هەر هونەرمەندێک بە شێوەیەک بەکاری دێنێ ڕەش لێرە ڕەش کەم بەکارهێناوە ڕەشی تایە لە خوارەوە بەڵام بەگشتی هەماهەنگیەک هارمۆنیک تێ لە ئیشەکانە ئیتر ئەوە ئەڵێم کێ سەیریەکات ئەوە گرنگە یعنی خەڵکێ بە تەنیشتەوە ڕەدەبن نابینێ چاویان هەیە بەڵام کۆرن چاوی جوانە نێوشتانە شت نابینێت چکەوەش پەروەردە نەکراوە کە پەروەردە نەکری ناتوان شت ببینی خەڵکی کۆرە ئەڕوا بڕێوە بە قادرمەکان دابەزێڵی چۆن ناکەوێت خەڵکی چاوێ ئەم هەموو تەبیعتە جوانە بینێ بەداخەوە شت نابینێ بەڵام ئەوەش ئیشیە من نییە خۆ ناتوانانی دەستی خەڵک بڵیتەوە قوتابخانەکان گرنگە بۆی بزان ئەرزشی ڕەش بزان چیە ئەرزشی ما بڵین بەهای شتی خاکستەری چ پێڵێن ڕنگ بزانن چۆنە گرنگە بە چۆن دیالۆگ چی پێڵێن گفتوگۆ درستەکرێت لەگەڵ تابلوە ئەمە هەمووی پەیوەستە بە زۆر شتەوە بەڵێ گرنگە ڕەنگەکان ئەو سپەتابتی و چواریشە دەستخۆش شێوە دیارەکە کەژار بگومان ئەمە چەند پرۆژەیەک لە خۆی ئەگرێت و چەند پرۆژێکێک لە دوایەکی هونەرمەند بەهایدنن تۆکو ڕوئای خۆت وەکوێسا ئەو پرسیارم لە مامۆستاش کرد دانانی ڕەنگەکان بۆ بە بڵێم نەوەی ئێستا کە یەن سەیری پێشانگایەکی شێوەکاری ئەکەن ئایا ئەبێت هونەرمەندانیش بە چاوی بینەر یاخود بڵم بۆ چاوی بینەر لانی کەم کۆمەڵێک ئیش بکەن یاخود ئەبێت تەواوی کارەکان بیر و هزر و بۆ چوون و قەنەعاتی خۆیان بێت و هەر بەو شێوەیەش بمێنەوە کار بکەن بەڕاستی ئەم پرسیارە با بڵێن دوو چەمکە لێ خاڵایەکتر ناگرێتەوە بەڕاستی فەنان کە سەرەتا ئیژەکە بۆ نمونە لە شەوێکە سەعات 12ی کردووە هیچ کەسی عازی نەیەوەت یان ئینتیزاریەوەی نەکردووە من تۆ ئەو کەسەی کە بچێتە ماشایکە شعوری خۆی بۆ خستوێ سەرە و لەو حەیە خستوێتە سەر و کاغەزەوە بەڵام گرنگیشە تۆ چەنە ئەم کارە بۆ خۆت ینی بۆ خۆت پێت خۆش بوو ئەگەر بەڕاستی لای خۆت قەنەعاتی دروست کردبێ دڵنیا بە کە سەیسە بەر بینەر ئەکەوێت و قەنەعاتی بۆ دروستەکە یعنی ئەم خاڵە لە هونەرمەندا زۆر گرنگە و بۆ هونەرمەندی ئێمە ناش بێ ئەوە فرامۆشکەین بڵین بینەر زۆر گرنگ نییە ئەوەی کە زۆر گرنگە هونەرمەندەکە خۆیەتی چکە ئێمە بەڕاستی هەمیشە باسی ئەوەکەین مجتەمەعی ئێمە نەقسی فەنی هەیە ئەخ نەقسە فەنیەکە ئێخۆ بەشێکی ژە و نەقسە ئێمەین یعنی تەقسیرەکە بۆ سەرشانی ئێمە بەڕاستی وەکو ڕەنگی ڕەش کە زۆر متەئسیرە لەسەر با بڵین کارەکانی بایدن نەهاتووە ڕەش وەکو ڕەشێکی بازاڕی پیشان بە هاتووە ئیشی لەسەر ئەوە کردووە کە خۆی وستێتی ئەم ڕەشەی چۆن بەکارێناوە مجتەمەعی ئێمە یاخود کۆمەلگای ئێمە لە سەرەتاوە سا لە دەمی دایکمان و با بڵین باوانی ئێمە ببیستە ئەڵێ لەوەتەی کاکم مردووە من ڕەشم لەبەرایە یعنی ئێستا مامۆستا شتێکی جوانی وت بۆ ئەم زروف و زەمانە با بڵێن بۆم عەسرە تازە ڕەش لە دەرەوە هێشتا ئێمە ئەوە بەرکەوتنمان نییە ڕەش وەکو مۆدێرنە بەکاربێنین بعدینیش لەسەر مۆدێرنەیەشی نەکردووە کە ئەو ڕەشە
وەکو مۆدێرنەیە پیشانی من بە یاخود پیشانی بینەری بە ناهاتووە ئەم ڕەشی بەکارهێناوە با بڵین ئەو فەزا کۆنە یاخود ئەو مەئەساتی پیشانی خەڵکەوە بەم ڕەشە بەڵام لەناو ئەم ڕەشەشا چی کردووە وەکو ئەو ویشانەی کە لە پشتمەوە گەر دیار بێ یەک فەزای ڕەنگیشی دروست کردووە یعنی ناهاتووە بڵێ حیاتی ئێمە تەنها ئەمە بووە یعنی ئەم مەسجە بووە کە بە شکڵێکی تابلۆ عەرزی ئێمە ئەوە نیە نیشانی ئێمەیەدا لەناو ڕەنگەکانیشا با بڵێن ڕەش کاری خۆی کردووە وەکو مامۆستاوەتی لەوەچێ ڕەشەکەی لەوێ بە هەدەفی و بەکارنێ نابێ ماسات بێ لەوەچێ بۆ سێبەری ڕەنگێکی سوور بەکارێ نابێ ڕەشەکە باشە ینی ئەگەر بەگشتی تەماشای کارەکان بکەین ئەم ڕەش و سوور و زەردەکە لەسەر ئیشەکانی بادین ئەوەیە با بڵین چەق بەستووە ئەمە فترەیەکی زەمەنیە با بڵین هی دراسی 10 ساڵی بادینە هەموو بەهادین نییە ئەم ڕەشە تاواکو ڕەش لای بەهادین بەسینەوە بە خاڵێکی دیاری کراوە ئەجای هیوادارم گەشت بێ زۆر خۆشحاڵ بووم بۆ هیوایم کە دەست و پەنجەی ئێوە و فڵچەی ئێوە هەمیشە لە نێو کارە هونەریەکانە بوونی هەبێت سوپاس بۆ بەڕێز مامۆستا ڕەمزی و هەروەها بەڕێز کاک هەژار کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ مابوون مامۆستا گیان سوپاس بۆ ئێوە بەخێر بێت.